السلام عليكم باش مامسا ڕێز. عليكم السلام برا عزيزكم. وڵای باوەڕم نەکرد وەریگری بەڵام زۆر پێ خۆشحاڵم. بۆچی باوەڕ ناکەیت؟ وڵای مامۆستا وازانم خەوە یعنی زۆر سەیرە. قەناعەت کە وازانم خەوە زۆر یعنی دڵم پێ خۆشە. من لە خزمەتتان برا شەینەکەم ئەڵڵا بتپارێزێ، من لە خزمەتتان عزیزەکەم. وڵای مامۆستا یعنی بە قورکی پڕ گیرانەوە قسانە لەگەڵ تۆ یاکەم، یعنی کەسم نییە هانای بۆ بەرم، یعنی وەکو مامۆستای ئاینیش تەنێت مامۆستا توی مامۆستای بەڕێز. فەرمی ئێمە لە خزمەتتان قوربانگیان، ئەوەی بە من بکرێت من لە خزمەتتان. مامۆستا من ماوەی کاتوشم مزگەوت مەکرد سپاس بخوا بانگ مەدا، یعنی ئیجازە پێشنێژی مەکرد، یعنی هەوڵی قورئان لەبەرکرد مەدا. بەداخەوە باش باوکم زۆر زایەتی کردم، یعنی هەرچی وشەی ناخۆشە پێی وتم، هەرچی سوکایەتی پێی کردم، هەرچی فەرقی براکانمە پێی کردم، دایممە لە لێدان لە ئەشکەنجەدان لە قسەی ناخۆش قسەی ئەلق و بەلاق، یعنی وای لێ کردم بەداخەوە دووجار هەوڵی خۆکوشتنم دایتە باش بوو کەسێک بوو هۆکار نەمتوانی کۆتایی بە ژیانی خۆم بێنم، بەڵام خوای گەورەی داتی دامگەڕامەوە، یعنی بە ئێسەیشەوە ئەشکەنجەمەدا، یعنی تاوە لە خۆم بێزار بووم، یعنی هیچ شوێنێکم نییە ڕووی تێکم، هیچ کەسێ نییە یعنی لە تۆ زیاتر ڕانای بۆ بەرم، یعنی زۆر بێزارم، یعنی ئەوەندە خراپە لەگەڵم، یعنی قەناعەت کە بۆت یعنی لەبەر چاوتێکی کە ئەو باوکی تۆ، یعنی زۆر بەداخەوە، یعنی هەموو مامۆسانی ئاینی هەموو جارەڵێن ئەجری دایک و باوک قەت ناڵێن ئەجری مناڵەکان، یعنی گەنج باسی ئەوەشمان کردو براکەم. تەمەند چەندێکە برا شەینەکەم؟ مامۆسای بەڕێز 22 ساڵ. 22 ساڵیت. ئینشاڵڵا کەی خوای گەورە دەروی خێری لێ کردیتەوە توانیتت لەسەر قاچەکانی خۆت بۆسی ژن بێنیت، ئەو کاتە لە کێشەی ماڵەشەوە ڕزگارت دەبێت، لە کێشەی باوکت ڕزگارت دەبێت، بەڵام مەسەلەی دین مساومەی لەسەر ناکرێت. ئەو ئیسلامە هێندە عەزیزە براکەم، ئەگەر لەسەری یعنی لەت و پەتت کەن کوت و پتت کەن تۆ نابێ وازی لێ بێنی، نابێ لی ساردەوە بیت، ئیتر باوکە ئازارت ئەدات. برای بەڕێزم من یەک نمونەت بۆ هێنمەوە براکەم، یەک نمونە بۆ هێنمەوە لە ناو سەحابەکانە موسعەبی کوڕی عومەیر. موسعەبی کوڕی عومەیر تاقانە بوو، باشە دایک و باوکی زۆریان خۆشەویست، کاتێ موسڵمان بوو زانیان موسڵمان بۆ زیندانیان کرد، یعنی بە زنجیر دەست و قاچیان بەستەوە بۆی نەچێتە لای پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، نەچێتە ناو سەحابەکانەوە، ئاشنا نەبێ بە تەوحید. لەسەر ڕای ئەو هەموو ئەشکەنجە و ئازارە لەگەڵ ئەوەشا زۆر دەوڵەمەند بوون، باشە هەموو پارە و سەرۆت و سامانیان خستبۆ بەردەست کوڕەکەیان، بەڵام کە زانیان کوڕەکەیان موسڵمان بووە کەوتنە عەزیەتدانی ئەشکەنجەدانی، بەڵام لەگەڵ ئەوەشا موسعەبی کوڕی عومەیر خۆڕاگر بوو، خۆی دەرباز کرد، خوای پەروەردگار ناوی موسعەبی کوڕی عومەیری هەتا ڕۆژی قیامەت بە زیندۆتی هێشتۆتەوە، بۆیە کە کاتێ وەفات ئەکات جلەکانی هێندە کورتە بان سەریەدەن قاچی بەدەرەکەوێت، بان قاچێدەن دەموچایی بەدەرەکەوێت، بۆیە بەو شێوازە چۆ خزمەتی خوای پەروەردگار تۆش سەبرت هەبێت و تام و لەزەتێکیش لە عیبادەتە هەبێ، ئەگەر ئەشکەنجە و ناڕەحەتی لەگەڵا بێت، دژایەتی لەگەڵا بێت، کامێکی تری هەیە بەڕاستی سەبرت هەبێ برام. من ئەشکەنجە ئەدرێم قسەی ناخۆشم پێوتر لێ بەچام و کەسوایەتم پێکرێ، قەناعەت کە بەشەوەش قەناعەتی کەسەوە ئەشکەنجەی منی نەخواتەوە براوانیە وانیە براکەم. ئێستا هەیە ژیانی لە سژنایە، لە ئینفرادیایە، ژیانی ناڕەحەتە هەیە، هەموو گیانی برینە هەیە، نەخۆشە هەیە، بەبەردەوام شەو تا بەیانی ئەناڵێنێت، یعنی ئەم حەسیبتم أن تدخلوا الجنة ولما يأتيكم مثل الذين خلوا من قبلكم مستهم البأساء والضراء وزلزلوا حتى يقول الرسول والذين آمنوا معه متى نصر الله، يعني حتى إذا استيأس الرسل وظنوا أنهم قد كذبوا تنانت في غمران خريب ما يزبط جاءهم نصرنا. سركوتني يا مهاتوا يقين تبيت سركوتني خواي پروردگار بو تو نزيكا فرجو درگاي خير لتو نزيكا صبر تبيت تي أبرد گەنجی وەکو تۆ لە سەردەمانێکە شەق کراوە ملی لێ کراوەتە لەسەر ئیسلام، ئەگەر تۆ باوکت عەزیەتت دا ڕەنگە عەزیەتی قسە بێ ناڕەحەتی بێ، بۆیە سەبرت هەبێ ئینشاءالله بە سەبر وئین تەصبروا وتتقوا لا يضركم كيدهم شيئا، یەقینت هەبێ بە سەبر و بە ئارامیت بە تەقوا و بە خواناسیت هەموو ناڕەحەتیەکانی ژیان تێ ئەپەڕێت. من لە خزمەتام دوعای خێریشت بۆکەم خوای گەورە فەرەج و سەلامەتیکە خوا سەلامەتیکە. هەموو جارێ پێش مەڵێڵێ تۆ نابێت نوێژکەی
ئەڵێ تۆ نوێشکە من سوزدە بۆ غێری دینی ترە بەم نابێت تۆ نوێشکەی نابێت تۆ سەر بە ئەو دینە دانیێ سەبرت هەبێ ئینشاءالله هەموو شتێک بە سەبر حل ئەبێ کۆتایی پێدەی ئینشاءالله خوای گەورە سەرفرازەکە سەرکەوتوو دەکات. مامۆستا جەناب تو صاحب یعنی خەڵکی ناولای بە دوعای خێرم بۆکەم پێویستم بە دوعای خێری ئێوە بەڕاستی کەس شک نابە من جگە لە خوا و دوعاکانی ئێوە بەڕاستی زۆر خوشحاڵم قسەم لەگەڵ جەناب تا کرد. دوعای خێرت بۆکەین براکەم سەرفراز بی یا ڕەبی الله محفوظت کات الله دەرگای خێرت لێ بکاتەوە خوا لەگەڵ بێ قوربانگیان خوا لەگەڵ بێ چاوە ڕاستەکە.